سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا هەریەک لا بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوو پرۆژەیان بۆ ناناوەندیەتی لە کارگێڕی و ئابووری بۆ هەرێمی کوردستان بڵاو کردەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی بەگشتی پرۆژەکان بە باش و گرنگ بۆ ئێستای هەرێمی کوردستان وەسف دەکەن. هاوکات لەسەر ئاستی هێزە سیاسەکانی هەرێم بە شێوەیەکی گشتی پشتگیریەکی باش هەیە بۆ پرۆژەکە، بەڵام ئاخۆ تا چەند پرۆژەیەکی لەم جۆرە بۆ ئێستا دەچێتە بواری جێبەجێکردنەوە پێشواسی حکوومەت و هاوکات پەرلەمان و هێزە سیاسەکانی دیکە لە پرۆژەکە جێ. هاوکات لە چەند ڕۆژی ڕابردووشدا سوپای تورکیا جارێکی دیکە بردومانی بەشێک لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستانی کرد. لە میوانەکەم دەپرسم هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکات پەرلەمانی کوردستان لەبارەی بەردەوامی بردومانەکانەوە چی دەبێت، دواتریش لەبارەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد واتە حکوومەتی عێراق هەندێک گفتوگۆ دەکەم بە میوانداری بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی. سڵاوت لەبێ کاک دکتۆرم کاتت باش. ئەمەوێ لە سەرەتایە لەبارەی پرۆژەکەی یەکێتی و گۆڕانەوە هەندێک بۆچون بزانم پێتان وایە پرۆژەیەکی لەو شێوەیە تا چەند دەتوانرێت لە ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت؟ ڕاستیەکەی بابەتی نانەوەندێتی کارژێری و دارایی بابەتێکە لە ئەدەبیاتی زانستەکانی کارژێری و بەڕێوەبردن زۆری هەیە و دەشکرێ لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان وەکو پرەنسیپ پێشوەختە کاری لەسەر بکرێت دوای ئەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە و لە ڕووی مەبدەئەوە هیچ هێزێک بە پارتی دموکراتی کوردستانی شەوەندەی من بزانم بە کۆندامێکی فراکسیۆنی پارتی لاری نییە لەسەر جێبەجێکردنی سیستەمی نانەوەندیەتی کارژێری و دارایی. تەنانەت ئەمە وەکو پرەنسیپ و لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانی شەیە کە ڕێزدار کاک مەسعود بارزانی لە کاتێکدا کە متمانەی پەرلەمانی وەرگرت ئاماژەی پێکرد بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە یان پەنا بۆ نانەوەندێتی کارژێریە بۆ چەند مەبەستێک. یەکەوەیە کە جیهازی بیرۆکراسی تەنشید بکرێ، دوو پەیوەندی نێوانیەکە ئیداریە بچووکەکان لەگەڵ یەکەی حکومی پتەوتر بکرێ، سێ خزمەتگوزاریەکان باشتر بگا بە هاوڵاتیان، چوار ڕۆتین کەم بکرێتەوە. لە سۆنگەی ئەم خاڵانەی کە مەبەستانێک کە ئاماژەم پێکرد ئەگەر هەر پرۆژەیەک بۆ ئەو مەبەستانە بێت دڵنیات ئەکەمەوە کە دموکراتی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە یەکەن هەگەرچی ئەمە پرۆسەیەکە پێویستی بە هەموارکردنی چەندین یاسا هەیە کە بۆی کە ئەمە بچێتە بواری جێبەجێکردن و پێویستی بە پەسەندکردنی پەرلەمان هەیە کە ئەمە ڕەنگە هەم لە ڕووی کاتشەوە کاتێکی زۆر بخانێ، بەڵام لە ڕووی پرەنسیپ و لەوەی ئەوەی کە ئایا ئاستەنگ دروست ئەکات بۆ ئەم پرۆژەیانەم پێم وایە کە ئەگەر لە چوارچێ ئەو مەبەستانە بێ هەرگیز و هەرگیز ئەنە پارتی دموکراتی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کە من هەر ئەگەرچی من پەرلەمانتارێکم ناتوانم بە نێوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە قسە بکەم چونکە وتەبێژی خۆی هەیە، بەڵام لە سۆنگەی خوێندنەوەی من بۆ بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان جەختکردنەوەی ڕێزدار مەسعود بارزانی لەسەر نانەوەندیەتی کارژێری بەڵام وەکو پێکهێنەرێکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان پێتان وایە پارتی هەڵوێستی لەبارەی پرۆژەکەەوە چی دەبێت وەکو پێکهێنەری حکوومەت؟ ئەجاوتم بەڵام کە لێرەوە تەواویەکەم لەبەرەوەی جەناب باس لە پرۆژە یەکێتی کرد. پرۆژە یەکێتی ئەوەی کە من خوێند بێتمەوە لە ڕاستیە دوورە لەو مەبەستانەی کە من ئاماژەم پێکرد. جارێ بەر لە هەموو شتێک پرۆژە یەکێتی دەبێت دەستکاری پرەنسیپەکانی حکومڕانیە لە چوارچێوەی سیستەمی فیدرالیزم بکرێت. ئەمان لە بری ئەوەی جەخت بکەنەوە لەسەر ناناوەندیەتی کارژێری و دارایی جەختیان لەسەر ناناوەندیەتی بەڕێوەبردن کردووە، واتە چۆن بڵێن لە چوارچێوەی فیدرالیزمی هەرێمی کوردستان هەرێمێکی تر هەبێ بە نێوی سلێمانی یا هەر شارێکی ترکە ئەگەر پەنا بۆ ئەم جۆرە پرۆژەیە بە وەک چۆن لە ساڵەکانی ڕابردوو لە سەردەمی پۆڵ برێمەر پرۆژەیەک هەبوو بۆ بە هەرێمکردنی پارێزگاکان ئاڕێک پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بە نێوی نانەوەندیەتی کارژێری جەخت لەسەر فیدرالیزمی پارێزگاکانە کاتەوە. هیچ خاڵێکی هاوبەشی لەگەڵ مەسەلەی جیابوونەوەی پارێزگای یاخود بە هەرێمکردنی پارێزگایەکی دیاریکراو نییە؟ ئەزانی هەندێ هەوڵ هەیە
تۆ لە پرۆژەکە جێ بۆکێ و بەبێەوەی ناوی ئەو مەبەستەکە بێنی واتە مەرجنیە تۆ بڵێ من مثلا مەبەست مەرجنیە تۆ بڵێ بۆ نمونان پرۆژەی من بۆ جیاکردنەوەی پارێزگای سلێمانی نییە بەڵکو بۆ زێتر شۆڕکردنی دەسەڵاتە کارجێریەکانە لە کاتێکدا لە نێوەڕۆکی پرۆژەکە و وەکو عەرەب دەڵێ بەینە الئەسطور نێوان دێرەکانە ئەوە لێ بخوێندرێتەوە کە ئەمە بۆ ئەمە بەسێ من بە بەڵگە ینی ئەمەد بۆ دەسەلمێنم جارێ لە ناونیشانی پرۆژەکەی یەکێتی باس لە نانەوەندیتی بەڕێوەبردنەکە من لە جەنابەتە پرسم بەڕێوەبردن یانی چی ئایا جیاوازیشی نییە لەگەڵ کارجێری دەسەڵاتە کارجێریەکەن کە تۆ ئەڵێ من ئەبێ بەڕێوەبەرێکی سەربەخۆ بم واتە من جیا بکرێمەوە لە ڕووی بەڕێوەبەرایەتیوە سیستەمی حکومڕانیوە سیستەمی فیدرالیزم لەگەڵ حکوومەتێک کە پێ دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام کە بە من بڵێ هەندێک دەسەڵاتی زێتری کارجێری داراییم بدێ بۆی کە ڕۆتین نەمێنێ بۆی کە ئێمە بتوانین باشتر خزمەتگوزاری پێشکەشکەین نەگەڕێنەوە لە هەندێک بواری ئیداری و لە هەندێک بواری دارایی نەگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی نەگەڕێنەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵێ من لێرەوە لەگەڵتم لە مادەیەکی پرۆژەکەی یەکێتیش بە هەمان شێوە جەخت لەسەر ئەوە کاتەوە لە کاتێکدا بەڕێوەبردن وەکو مفرەددا وەکو چەمێک زۆر جیێوازە لە نێوەڕۆکدا لەگەڵ مفرەدەی ئیداری یا کارجێری یا دەسەڵاتە کارجێریەکان یا دەسەڵاتە داراییەکان بۆی ئەگەر بە کەمێک ینی بە وردی لێ بڕوانن لە پرۆژەی یەکێتیە ئاسیدا خوێندنەوەی ئەوە کرێکە یەکێتی لە هەوڵێەوە یان بەشێک بە نێوی یەکێتیان یان ئەو پرۆژەیە کە هەیە حاڵی حاضر بۆ ئەوەیە کە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە فیدرالیزم بکە واتە سلێمانی یا بۆ نمونە هەڵەبجە و سلێمانی ببن بە هەرێمێک لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا باشە وەک پەرلەمانتارێک ئەمەوێ بپرسم لە کاتی هاتنی پرۆژەکەیە بۆ ناو پەرلەمان پێتان وایە ئێوە وەکو فراکسیۆنی پارتی هەڵوێستان لەبارەی پرۆژەکەەوە چۆن دەبێت ئەوەی کە من ئاماژەم پێکرد لەڕاستیە واقعەکە وجهەت نەزەرێکە دەکرێت بڵێن وجهەت نەزەری فراکسیۆنیش بێت کە من ناتوانم لێرەوە من جارێ زووە بڵێم وجهەت نەزەری پارتیە یان وجهەت نەزەری فراکسیۆنیشە لەبەرەوەی فراکسیۆنە بێ بە مشورەت و بڕیارێک بە بڕیارێکا دەر بە وجهەت نەزەرێکا دەرچن بەڵام من دڵنیا دەکەمەوە ئەگەر پرۆژەکە لەو جۆرە بێوە بەو نێوەڕۆکە بێ ئەم پێم وایە کە ڕەنگە سەرکردایەتی پارتیشمان کە من هێشتان زووە بەڵام ڕەتیە کاتەوەیان قبولی دەکەوە بۆ سەرکردایەتی پارتیمان بەجی داڵم چونکە هێشتان نەپڕژاوەتە سەر گفتوگۆ و دانووساندن لەگەڵ یەکێتی لەسەر ئەو بابەتە من نامەوێ وەکو عەرەب دەڵێ نامەوێ عەرەبانەکە پێش ئەسپەکە ئەوە چەند ڕاستە کاتێک دیاری کراوە بۆ وەڵامی پارتی لەبارەی پرۆژەکەەوە دەگوترێت کە تا کۆتایی ئەم مانگە دراوەتە پارتی دیموکراتی کوردستان بۆی بۆچوونی کۆتایی خۆی لەبارەی پرۆژەکەەوە بدرێت خۆی ئەو بابەتە ناکرێ بڵێ تۆ سەختێکی زەمەنی دیاریکراوی بۆ دیار لەبەرەوە ئەگەر پێت وا بێمە بابەتێکی نیشتیمانی موسساتی هەیە نەخێر ئەمە دوور نێزیک ڕاستی بۆ نییە و ناشکرێت تۆ سەختێکی زەمەنی دیاریکراو بۆ بابەتە دیاری بکەی بڵێ تا ماوەی ئەوەندە بێ ڕای خۆت دەرخێ لەبەرەوە بابەتێکی زۆر هەستیار و زۆر گرنگە بەدیوێکە پەیوەستە بە ڕەهەندی موسساتی لە هەرێمی کوردستان بەدیوێکە پەیوەندە بە بڵێن سروشتی حکومڕانیەت لە هەرێمی کوردستان بەدیوێکە پەیوەندە بە طبیعەتی کارجێری ئەوە سروشتی لایەنی کارجێری لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئەگەر بێت ئەو بابەتە بە جددی ئیشی لەسەر بکرێ و بێتە پەرلەمان ئێمە پێویستیمان جارێ بە چەندین هەمواری یاساکانە بۆ نمونە یاسای ئەنجومەنی وەزیران یاسای وەزارەتی دارایی یاسای ئەنجومەنی پارێزگاکان یاسای نەوتوغا سندوقی داهاتەنەوتیەکان هەموو ئەمانە پێویستی بە هەموارە کرێتەوە بۆیە کە تۆ ئەبێ دراسەیەکی کێشە یاساییشی هەیە بێشک و گومان ئەو پرۆژەی یەکێتی ناکۆکە جارێ ناکۆکە لەگەڵ دەستوری عێراق مادە 122 ناکۆکە لەگەڵ ئەو یاسانەی کە باسم کرد لە هەرێمی کوردستان باش ئەی پرۆژەکەی گۆڕان ڕاستیەکەی سەبارەت بە پرۆژەی گۆڕانایشت من خوێندنەوەیەکی ئەوتۆم بۆ نەکردووە هێشتا ینی ڕەنگە دەرفەتی ئەوتۆ بەداخەوە نەبوو بێ من بیخوێنمەوە بەڵام هەرچۆنێک بێ وەکو دێمەوە سەر مەسائلی پرەنسیب
بیر و باوەڕ ئەگەر بێت و گۆڕان لەگەڵ ئەو مەبەستانە بێت کە وەکو باسم کرد مەبەستی لێ ئەوە بێت کە هەندێک دەسەڵاتی تر شۆڕ بکرێتەوە بۆ ناوەندە ئیداریە مەحەلیەکانە بۆ حکوومەتە خۆجێیەکانەوە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەت هێرمی کوردستان لاری نابێ بەڵام ئەگەر مەبەستیشی هەمان پرۆژەی بڵین گۆڕان تەواوکەری پرۆژەی یەکشەتی بێ ئەم پێم وایە ئەمە ڕەنگە من وەکو باسم لە ئێستاوە زوو بێ قسەی لەسەر بکەین بەڵام ئەوە وجهەت نەزەری خۆمە کە ڕەنگە ئەمە ئاستەم بێ بچێتە دوای جێ شکاتە تۆ بە شێوەیەکی گشتی پرۆژەکە بە هەوڵێکی سیاسی دەبینیت نەک هەوڵێکی ئیداری بەداخەوە بەڵێم پێم وایە دەوافعی سیاسی لە پشتە نەک دەوافعی بڵێن موسساتی یا بۆ تەنسیقکردنی ئەکتیفکردنی جیهازی بیرۆکراسی و ئەکتیفکردنی موسساتی حکم لە هەرێمی کوردستان مەبەست لێ ئەوە نییە کەم دەسەڵاتانە شۆڕ بکرێتەوە بۆ ناوەندە ئیداری محەلیەکانە بۆ حکوومەتە خۆجێک هێندەی مەبەست لێ ئەوەیە کە جۆرێک لە ینی دەستکاری سیستەمی فیدرالیزمی هەرێمی کوردستانە بکەن و فیدرالیزمی پارێزگاکان زیندوو بکەنەوە ئەم بیرۆکەیە لە چوارچێوەی پرۆژەیەک بەناوی پرۆژەی نانەوەندێتی بەڕێوەبردن زۆر باش هەندێک لەبارەی بۆردومانەکانی سوپای تورکیاوە بۆ چوونت بزانم لە چەند ڕۆژی ڕابردوو جارێکی دیکە سوپای تورکیا بەشێک لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانی بۆردومان کرد و دیسان قوربانی زۆری لێکەوتەوە تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان هەڵوێستێکی فەرمی لەو بارەیەوە ڕانەگەیاندووە ئێوە وەکو پەرلەمانتارانی کوردستان پێتان وایە چ ئەرکێک دەکەوێتە سەرشانی پەرلەمانی کوردستان لەو بارەیەوە ڕاستەکەی من لێرەوە ڕەنگە ینی وەکو گلەیش بێ لە پەرلەمانی کوردستان ئەگەر چی من خۆم ئەندامی پەرلەمانی کوردستان مانگە بەشێکی و مەسئولیەتە بکرێتە سەرشانی ئێمەش بەڵام بەگشتی پەرلەمانی کوردستان لەمەڕ زۆرێک لە ڕووداوەکانە بێدەنگ و بێ هەڵوێستە یا وەکو پێویست نییە یان ئەگەر چی لە هەندێک بواری ترە هەندێک بابەتی ترە دەنگ و ڕەنگی هەبووە وا لەسەر مەسلەی ئەوەی کە ئەوەی دەگوزارێ لەسەر سنوورەکانە پێشماوەیەک وەکو لێژنەیەک کە دیاری کرایم بۆ ئەوەی بەدواداچوون بۆ ئەو ناکۆکیانەی سەر سنوور بکەینەوە ئەو گرژیانەی کە لە نێوان پەکەکە و تورکیا دێتە پێشەوە و دوجار هاوڵاتی ئێمە دەبێتە قوربانی ئێمە ڕاپۆرتی خۆمان کە من سەرۆکی لێژنەی سنووری پارێزگای هەولێر بووم ڕاپۆرتی خۆمان پێشکەش کرد بە ئامادەبوونی وەزیرە تایبەتمەندەکان بەڵام دیارە ئەمە ئەوەی کە ئێمە پێشکەشمان کرد نە حاڵەتێکی تازە بوو و نە دوا حاڵەتی شەکە ئێستا پرۆسەکە بەردەوامە ئەو بە بۆچوونی من وەکو پەرلەمانتارین پێم وایە ئەبێ هەم تورکیا درک بەوە بکە قوارەی هەرێمی کوردستان و پێگە مەکانەی ئیداری سیاسی هەرێمی کوردستان هەستیارە ئەبێ ڕەچاوی تایبەتمەندیەکان کە هەمیش هێزی پەکەکە کە بۆنەکە وەکو بیانوویەک بەدەستهێزی تورکیاوە کە ناوچە سنووریەکانی ئێمە هەم تۆپبارانکەن هاوڵاتیانی سیڤیلی ئێمە شەهید بکەن دوجار هەندێ شوێنیش کە چۆڵەکریان ئەبێت تورکیا دەستی بەسەرداگریان ئەبێت پەکەکە داگیری بکە کە بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان هیچ جیاوازیەکی نییە لەبەرەوە هەر هێزێک ئەگەر نیازیەوە بێ کە بەشێک لە هەرێمی کوردستان داگیر بکە بە هێزی داگیرکە وەسفەک بێجا ئەم هێزە کوردی بێ یا تورک بێ یا فارس بێ عەرەبی بێ بۆ حەقە هەردوو لە بە خۆیاندا بچنەوە و بە تایبەتی پەکەکە لەبەرەوەی پەکەکە و هێزێکی ئەو بە هێزێکی کوردی ئەزانێ حەقە ڕەچاوی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بکە پارتی کرێکارانی کوردستان وەکو هێزێکی داگیرکەر هاتووەتە هەرێمی کوردستانەوە پارتی کرێکارانی کوردستان بەداخەوە لە هەندێک خاڵی سنووری خۆتان ئەزانن ئیداراتی ذاتی دروست کردووە ئەم ئیداراتە سەربەخۆیانە هەڕێک پێچەوانەی حکومڕانێتە لە هەرێمی کوردستان پێچەوانەی سیستەمی بەرکارەکە یاسا بەرکارەکانە لە هەرێمی کوردستان پێچەوانەی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە حەق بوو لەو شوێنانە هێزی پێشمەرگی کوردستان ئەو شوێنانەی لێبایەتی پارێزراوە حەق بوو حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵات و فەرمانڕەوایی لەو شوێنانە هەبا بەڵام بەداخەوە پارتی کرێکارانی کوردستان لەو شوێنانە دەستی بەو ناوچانە گرتووە و جۆرێک لە ئیداراتی سەربەخۆی ڕاگەاندووە کە من لێرە نامەوێن ناوی پارتی کرێکارانی کوردستان وەکو هێزی داگیرکەر بێنم بەڵکو لێرەوە داوایان لێ یەکەم کە پارتی کرێکارانی کوردستان ڕێز لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بگرێت دامەزراوەکانی حکوم لە هەرێمی کوردستان بگرێت لەبەرەوەی هەرێمی کوردستان خاوەنێکی هەیە کە پێ دەڵێن حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی
کوردستان شێوەیەک ناتوانێت خاوەندارەتی هەرێمی کوردستان عێراق لە هەرێمی کوردستانیش بوو دوا بە دوای سەردانەکەی وەزیری بەرگری بەشێکی زۆر لە گەورە بەرپرسانی تورکیا ئاماژەیان بە هەماهەنگێکی بەهێز و تۆکمە کرد لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا لە بەرامبەر ئەمەدا ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە ڕاستەوخۆیەکی شارپرێزدا ئاماژە بۆ ئەوە دەکات کە حکوومەتی تورکیا ئامانگی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە نەک حکوومەتی هەرێم ئێوە پێتان وایە ئەو پەیوەندیانەی کە حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیا هەیەی و بەشێک لە هێزە سیاسەکانی دیکە بە پەیوەندی نێوان پارتی و تورکیای دەزانن چۆنە؟ یعنی من تێناگەم تاکەی یەکێتی خۆی بچووکە کاتەوە بەو تێڕوانینانە من حەزەکەم لێرەوە ئەو سەرکردەی یەکێتی ئەو ئەندام سەرکرداتی یەکێتی دڵنیاکەمەوە کە بەو بۆچوونانەی تیمی حکومی یەکێتی لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان بچووکە کاتەوە پێگەیان بچووکاتەوە بەداخەوە ئەمما نەزان کە وەزیری بەرگری تورکیا کاتێک سەردانی هەولێری کرد چێ پێشوازی لێ کرد وەزیری پێشمەرگە مەگەر وەزیری پێشمەرگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان نییە وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان حزوری هەبوو لە هەموو دانوستاندنەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بڵین وەزیری بەرگری تورکیا لە هەموو دیتر سوودەکاریەکان حزوری هەبوو بەشێک لە تێبینیەکانی ئەندام و لایەنگران و بەشێک لە کادرە باڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لە گلەیەکانیان لەوایەکە گەورە بەرپرسێکی وەک وەزیری بەرگری تورکیا دێتە هەرێمی کوردستان تەنیا لەگەڵ ئەو بەرپرسانەیە کۆ دەبێتەوە کە پارتین و دواتریش گلەی ئەویان هەیە کە وردەکاری کۆبوونەوەکان بۆ تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرا ناکرێت ئەمە تا چەند ڕاستە ئەمە هیچ ئەسل و ئەساسی بۆ نیە دیسانەوە جەخت لەسەرەوە کەمە حەقا سەرکردایەتی یەکێتی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی و کادرە پێشکەوتەکانی یەکێتی ڕێز لە تیمی حکومی یەکێتی بگرن هەر لە جێگیری سەرۆکی حکوومەت لە وەزیرەکانیان ڕێزیان لێ بگرن بەو قسانیان و بەو هەڵوێستانیان پێگەی ئەمان بچووکە کاتەوە لە حکوومەت کە حەق نییە وابێ حەقە پاڵپشتی و سەپۆرتی تیمی خۆیان بن و تیمی خۆشیان لەگەڵ تیمی پارتی لەگەڵ تیمی گۆڕانە حکوومەتێکیان پێکێناوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان گزارشتە لە هەموو وەزارەتێک و هەموو وەزیرێک ئەگەر سەر بە هەر حزبێکیش بێ بەڵام مادەم لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بڵێن کارمەندێکی ئەم حکوومەتە وەکو وەزیرێکی ئەم حکوومەتە کارەکە پێویستە سیاسەتی فەرمی ئەم کەسانە بێ لە دیدار و کۆبوونەوەکانی سەرۆکی هەرێمی کوردستان هەردوو جێگرانی حزوریان هەبوو کە هەردووکیان یەکیان لە بزودنەوەی گۆڕانە یەکتریشیان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە واتە ئەو کۆبوونەوە ئەو گفتوگوانەیە کرا بە ئاشکرا و بە ڕوون و ڕەوا ئەمانیش حزوریان هەبوو تێدا و ئاگایان لە وردەکاریەکان بوو هەروەها لە کۆبوونەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری پێشمەرگەشتیا ئامادە بوو کەواتە هیچ بابەتێک نەبوو مایە شارەوە بێ یا فایلێک بشاردرێتەوە وردەکاریەکان و گفتوگوکانی لە تیمی یەکێتی یا لە تیمی بزودنەوەی گۆڕان حەقا ئەم سیاسەتەکە لە دەستپێکی پێکێنانی کابینەکانی هاوبەش لەگەڵ یەکێتی پارتی کوردستان لەگەڵ یەکێتی کە پێکی دنا بەشێک لە کادرەکان و ئەندامانی سەرکردایەتی ئەم جۆرە سیاسەتیان بەکارهێناوە بەڵام ئەو سیاسەتێکی هەڵەیە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە دیاریکراوی بۆ لێدان و دوورخستنەوەی گەریلاکانی پەکەکە لە هەرێمی کوردستان کەواتە لە ئەگەری هەبوونی ڕێکەوتنێکی لەو شێوەیە بزوتنەوەی گۆڕان یاخود تیمی حکومی بزوتنەوەی گۆڕان و یەکێتیش ئاگاداری وردەکاریەکان ڕاستیەکەی بڵێ بە خۆی بابەتەکە ئەوە نییە کە ڕێککەوتون لەسەر جارێ من پێم وایە هیچ ڕێککەوتنێک نەکراوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا بۆ لێدانی بوونی هەمانگیەشی بەهێز هەیە وەک ئەوەی کە بەرپرسانی تورکیا ئاماژەی پێیەکەن بۆی کە دەربڕینەکەی جەناب بۆ ڕاستکەمەوە کە ئەمە هەڵەیەکی تایە خۆی حکوومەتێک تەنها سەڵاحیاتی هی بەشێک لە بەرپرسانی گۆڕان و یەکێتی بای ئەوە ڕاستکەمەوە بەڵێ خۆی ئەگەر حکوومەتێک مافی ئەوەی هەبێت کە ڕێککەوتن بکاو لێک تێگەیشتن لە بواری استراتیژی و ئەمنی بکا لەگەڵ حکوومەتەکانی وڵاتانی دەوروبەر و حکوومەتی اتحادیە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو ڕێککەوتن نامانە بکە بەڵام خۆتان نەزان حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەندی قەرار سیاسی لە هەولێر ئەوڕۆ کاریگەریەکی زۆری هەیە لە تەفاعلاتی ئەقلیمیش وەلام ڕووداوانەی کە هەن لەسەر ئاستی ناوچەکە کە ناکرێ مەسەلەکەکە لێ بەدوور بکرێ بەڵام من دڵنیا دەکەمەوە کە هیچ جۆرێک لێک تێگەیشتن و ڕێککەوتنێک لەنێو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا لەو بارەیەوە نەکرایەوە ئەوەی کە هەبووە
حکوومەتی تورکیا جەختی کردوەوە لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنامەی شنگال ڕێککەوتنامەی شنگالیش ڕوونە بنەماکانی کە جەخت لەسەرەوە کاتەوە شەرعیەتی ئیداری شەرعیەتی فەرمی بگەڕێتەوە بۆ شنگال هێزە چەکدارە بیانیەکان جاپەکەکە بن حەشدی شعبی بێ هەر هێزێکی بیانی کە لەوێ بێ پێویستە بێ چۆڵکەن خاوەنداریەتی شنگال بۆ شنگالەکان بگەڕێتەوە دوای جار قایمەقامێک کە هەڵبژێردرێ لە نێو خەڵکی شنگالە ئەمە من نازانم چ عیبێتیە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نیازی پەکەکەی هەبایە کە شەڕ لەگەڵ پەکەکە بکە ئەوە دەمێک بوو ئەبووە پارتی دیموکراتی کوردستان لە هەمبەرگە چاڵەکانی پەکەکە ئەمەی بکرد بەڵام بڕیارە استراتیژی مێژوویەکەی جنابی سەرۆک بارزانانی کە شەڕی براکوژی شەڕی پارتی لەگەڵ پەکەکە یا شەڕی پارتی لەگەڵ هەر هێزێکی کوردی حرام کرد ئەمەش ناکرێت پەکەکە و هەندێک هێزی تری سیاسی ئەمە بقۆزنەوە تەوزیفی سیاسی بۆ بکەن بۆی کە گێچەڵ بارێمی کوردستان بکەن و بەردەوام بن لە شەهیدکردنی هێزەکانی پێشمەرگە و پێشمەرگەی ئێمە کە لەو سنوورانە بوونیانەیە. کاتەکەم کەم ماوە ئەمەوێت تەرخانی کەم بۆەوەی کە بۆ چون بزانم لەبارەی دوایین پەرسەندنەکانی نێوان هەرێم و بەغداد بڕیارە ئەمڕۆ شاندێکی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتەوە بەغداد بۆ تاوتێکردنی ئەو پرسانە پێتان وایە لە ئایندەیەکی نزیکدا حکوومەتی هەرێم و بەغداد دەگەنە ڕێکەوتنی کۆتایی؟ کاگرابیاجان خۆی ڕێککەوتنێک کراوە پێ بڵێن ڕێککەوتنی حکومی واتە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەڵام هێشتا نەبوو ڕێککەوتنە و کە بەرپرسانی باڵا لەسەر ئاستی هەردوو لە ئیمزای بکەن. خۆی ڕێککەوتنامەکە لە چوارچێوەی پرۆژە درافتی یا پرۆژە یاسای بودجەی 2021 بووە هەردوو لا لەسەرەوە ڕێککەوتون کە بە چ شێوەیە گەر ڕێککەوتنەکە ڕوونە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان 250,000 بەرمی ڕۆژانە ڕادستکە لەگەڵ 150 داهاتە فیدرالیەکان لە بەرامبەرەوە حکوومەتی عێراق بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێت کە بە 112.67 خەملێنراوە بەڵام ئەم ڕێککەوتنە پێویستی بە مسادقەی پەرلەمانە شەڕەکە ئێستا لە پەرلەمانی عێراقا بۆ پەرلەمانی عێراقش بۆی کە لۆبی بکەن لەگەڵ ئەم هێزانەی کە فراکسیۆنیان هەن لە پەرلەمانی عێراق و بەتایبەتی و فراکسیۆنانی کە باڵا دەستن لەسەر پرۆسەسی تەشریعی و قەراری تەشریعی یا دەرچاندنی یاساکان لە پەرلەمانی عێراق پێویستە هێزێکی سیاسی ڕەفیع المستەوا وەکو عەرەب دەڵێ سەردانی بەغداد بکە ئەوەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز باخەڵ تاڵەبانی ڕەنگە هەندێک سەرۆک حزبی تریشی لەگەڵ بێ سەردانی بەغداد بکەن بۆی کە لۆبی بکەن بتوانن ئەم ڕێککەوتنی حکومی لە پەرلەمانی عێراقیشا ئەسان بکرێت. سەردانێکی لەو شێوەیە دەبێتە سەردانی کۆتایی و دەگەنە ڕێککەوتن؟ من ئومێد دەکەم جارێ لە سیاسەتا ناومێدی و ئومێدی نییە ئەبێت تۆ سیاست لەسەر بنەمای فاکت و هەنگاوی کردداری پێویستە یەکێک لە هەنگاو کردداریەکان ئەوەیە کە شاندی سیاسی باڵا لە هەرێمی کوردستان سەردانی بەغداکە بۆ مەسەلەی لۆبیکردن بۆ مەسەلەیەوەی کە پشتیوانی ئەم هێزانە بێنێ بۆ لە نێو پەرلەمانی عێراقیش بۆ چوونە بواری جێبەجێکردنی ڕێککەوتنامەکە بەدەست بێنێ ئەمە هەنگاوێکی کردداری بزاوێکی دیبلۆماسی سیاسی زۆر گرنگە کە پێویستە بە دیوێکی تریشە حەقە لێرە بەدواوە کورد حزورێکی سیاسی هەبێ لە بەغدا ئەگەر بڕیارمانداوە کە بەغدا عمقی استراتیژی هەرێمی کوردستانە ئەبێ کورد حزورێکی سیاسی هەبێ بە هیچ شێوەیە بوونی بەڕێز سەرۆک کۆمارێک کە لە کووردا و چەند وەزیرێکی بەڕێز کە لە پشتی کوردن لەوێ ناتوانن تەمسیلی سیاسەتی هەرێمی کوردستان کەن بەڵکو ئەمانە بەشێکن لە سیاسەتی فەرمی حکوومەتی عێراق یا دەوڵەتی عێراق کەوەی پێ دەڵێن دەوڵەتی عێراق پێویستیمان بە حزورێکی سیاسی هەیە جی عێراق دابێت. بەڵێ مادام ئەو پۆستە باڵانی کە بەڕێزت پێ دوایە لەسەر ئاستی باڵا نوێنەرایەتی فەرمی حکوومەتی عێراق دەکەن کەواتە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت جیاواز لەمە لەناو قوڵایی استراتیژی عێراقدا بێت بۆ ئیلانی کەم سوود لەو دەرفەتانە ببینێت بە ئامانجی لانی کەمکردنەوەی کێشەکان. یەک ئەوەیە کە پێویستە حزورێکی سیاسی کوردی هەبێ لە بەغدا لەسەر ئاستی باڵایە نەک لەسەر ئاستی چەند وەزیرێکی بەڕێز یا چەند پەرلەمانتارێک بەڵکو دەبێت لەسەر ئاستی باڵا هەندێک سەرکردایەتی دیاری کورد لەوێ حزوریان هەبێ و بەشێک بن لە تەفاعلاتی سیاسی. دوو پێویستە لەسەر ئاسی نێوخۆی هەرێمی کوردستان سیاسەتێکی یەکگرتووی کوردانە هەبێ یا کوردستانیانە هەبێ بۆ بەرپەشدانەوەی هەوڵێک چ بۆ ئەوەی کە قەوارێ هەرێمی کوردستان بچووکاتەوە چ بۆی کە
پشکی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق پەسەند نەکرێ پەرتەوازەیی نێو هێزەی کوردیەکانە ئەمە زۆفێکە کە هێزە بەرامبەرەکان سیاسەتی خۆیان لەسەر ئاواکەن کە بەداخەوە ئەمە یەکێکە لە نقطە زۆفی کورد لە ئێستا بۆیە لەگەر لەسەر ئەو دوو ئاستە ئیش بکرێ هەرێمی کوردستان ئەتوانێت سوود لە حکوومەتی عێراق وەرگرێ و بەجددی بەغدا ببێ بە عمقی استراتیژی هەرێمی کوردستان لەسەر ئەو ئەساسە هەرێمی کوردستان سیاسەتەکانی ئابووری سیاسەتی دارایی سیاسەتی تەنانەت وزەش لەسەر ئەو ئەساسە ئاوا بکە. زۆر باشە سپاس بۆ دکتۆر ڕێبوار بابکەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی سپاس بۆ ئەو دەرفەتە کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت بینەرانی کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.